لە دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و ئاشکرابوونی ساختەکاری لە دەنگی هاوڵاتیان دۆخی سیاسی کەرکووک ناسەقامگیرە و ناکۆکی کەوتۆتە نێوان لایەنە سیاسیەکان بەگشتی و حیزبە کوردستانیەکان بە تایبەتی هەر بۆیە لایەنە سیاسیەکان پێیان وایە دۆخی کەرکووک مامەڵەی تایبەتی دەوێت. پەرلەمانتارێکی یەکێتیش دەڵێت وەکو چۆن لایەنە کوردستانیەکان گلەییان لە یەکێتی هەیە، یەکێتیش نیگەرانی خۆی هەیە، بەڵام دەبێ هەستیاری کەرکووک لە بەرچاو بگیرێت. لە ڕاستیە ئەگەر کێشەی خەڵکی کوردستان و حیزبە سیاسیەکانی کوردستانی و عێراقی ئەگەر لەسەر دەسەڵات بێ، ئەگەر لەسەر کورسی و هەندێک مەناسب بێ، بەڵام لە ڕاستیە مەسەلەی کەرکووک زۆر گەورەترە لە کورسی و لە مەنسەب و لە هەندێک ئەوانەی کە پەیوەندی بۆ هەیە. ئێمە هەمومان گلەیمان لە یەکتر هەیە. مەسەڵەن بۆ نمونە ئێمە گوتمان با لە کەرکووک بە یەک گلیز دابەزین، بەداخەوە نەهاتن لەگەڵمانەدا نەبەزین و ئەمە گلەی یەکێتیە. پێم وایە حیزبەکان ترش بە هەماشەوە بە شێوەیەکی ڕەنگە گلەیان هەبێ، بۆ یەکە ئێمە ئەم گلەیانە هەموو لە شوێنێکە کۆی بکەینەوە و لە خۆمانی دوورخەینەوە. هاوکات کۆمەڵی ئیسلامی سەرەڕای نیگەرانیان لە ئەنجامی ساختەکاریەکان و دزینی دەنگی خەڵک، بەڵام ناوێت ناڕەزایەکان بە جۆرێک بن دۆخەکە لە کەرکووک ئاڵۆزتر بکرێت. بەرپرسێکی یەکگرتو ئیسلامیش دەڵێت ناکرێت بە بیانووی خراپی دۆخەکەوە سیمای هەڵبژاردن و دەستا و دەستکردنی دەسەڵات ناشرین بکرێت. ئەو دۆخە نەخوازراوی کە ئێستا عێراقی پێتا دێپەڕێ بەگشتی و کەرکووک شاری کەرکووک بە تایبەتی دۆخێکی نەخوازراوە، هەمومان پێمان ناخۆشە، بەڵام دۆخێکی دەستکردە، واتە کۆمەڵشتێکیان دروست کرد بۆی ئەم دۆخە بێتە ئاراوە هەر لە ئەساسی ئەو تەجویراتانی کە کرا کە هەموو پشتی هەموو لایەنەکانی تێکەوتۆ تەنها بۆ چەند لایەنێکی دیاریکرا کراوە و خەڵک ئێستا وای لێ هاتووە یعنی ئارام نییە لەناو حاڵ و واڵی خۆیان، بۆیە لایەنەکان پێویستە بە شێوەیەکی گشتگیر بڕوانە پرۆسەکە بە شێوەیەک بێ بەرە و بشێوی هەنگاو نەنێ. ئێمە هەمومان نەزانین ئەگەر لە عێراق لە هەر شوێنێکی دنیا لە هەر شوێنێکی ئەم عێراقیا بکرێ، بەڵام لە کەرکووک بشێوەیەکە ئەگەر زیاتر بێ هەمومان زەرمەند دەبین لەبەر بریتیە لە فرەپێکاتە. ئەوەی ڕاستی بێمە هەردەم ئەو شعاری حیزبە کوردستانیەکانە کرد ئەو بۆ کە ئێمە یەکرێزی بپارێزین. لەگەڵ ئەوەش مانای ئەوە نییە کە تۆ هەڵبژاردن سیمایەکی جوانی دیموکراسیە. ئەگەر ئەو هەڵبژاردنە لەکەدارکەین سیمای دیموکراسیش هەر لەکەدار ئەبێ، بۆ هیچ واتایەک بۆ هەڵبژاردن ئەو واتایانە. بۆ ئێمە لەو هەنگاوی ئێستامان داواکارین کە دەنگەکانی خەڵک کە دەنگی داوە دەنگەکانی بدرێتەوە خۆیان بزانین ئەو دەنگانە چەندن کە هەڵبژاردن کراوە ئەنجامەکەی چییە. بۆی ناکرێت لەو بارودۆخی کە ئێستا هەیە ئێمە بڵێن دەی پرۆسەیە کە لەکەدارە لەگەڵ ئەوەیە بڕۆین وەڵەتیە ئەوەی ئێمە یەکریزی پاراستن ئەوەیە کە تۆ سیماکانی دیموکراسیت جوانکەی. لە دوای ساڵی 2003 حیزبە کوردستانیەکانی کەرکووک هەوڵەکانیان بۆ ئەوە بووە ئەزموونی هەرێمی کوردستان و ناکۆکیە سیاسیەکانی هەرێم نەگوازنەوە کەرکووک و تەبایی و یەکریزی بپارێزن. بەڵام ساختەکاری و سووتانی دەنگی خەڵک ئەو ڕیسەی حیزبە کوردستانیەکانی لە کەرکووک کردەوە بەخووری و بەرژەوەندی حزبی نەیتوانی ڕێگر بێت لە گواستنەوەی ئەزمونە تاڵەکانی هەرێم بۆ ناوچە جێ ناکۆکەکان. لەم کارە نەخوازراوەشدا پارتی و یەکێتی وەکو هەمیشە پێشەنگ بوون. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.